شەوی 29 لە سەرسی مانگی نۆ فڕۆکەکانی هاوپەیمانان بە چڕی بۆردومانی ناوچەکانی باشوور و خۆراوەی کەرکووکیان کرد و ئەمڕۆژ هێزی پێشمەرگە پێشڕەوی بۆ ئەو گوندانە کرد و توانیان 8 گوند لەژێر کۆنتڕۆڵی داعش دەربهێنن. ئێرە گوندی سەید خەڵەفە وەکەوەی کە دەیبینن هێزەکانی پێشمەرگە داخلی گوندەکە بوون و چەکدارەکانی داعش بەهۆی چڕی بۆردومانی فڕۆکانی هاوپەیمانانەوە گوندەکەیان بەجێهێشتووە، بەڵام تەواوی دەوروبەری گوندەکەیان بۆم ڕێژ کردووە، بە تایبەتی دەوروبەری ئەم جادە ڕئیسیە، بۆ یەکەوەی دەبینین کە ئێستا پێشمەرگە چووە ناو گوندەکەەوە و چاوەڕوانەکرێت پێشمەرگە پێشڕەوی زیاتر بکات. بەرپرسانی هێزی پێشمەرگە ئاماژە بەوە دەکەن هێرشەکەی ئەمڕۆیان سەرکەوتوو بووە و توانیویانە ژمارەیە گوند لە بندستی داعش دەربهێنن. دیارە سەر لە بەیانی ئەمڕۆ کاتژمێر 6:30 سەر لە بەیانی بە بەرنمەیەکی تۆکمە و بەرنامە بۆ داڕێژرا و بە شێوەیەکی باش و نیزامی هێزەکانمان لە سنووری تەلوەرد و دێیەکانی سەی خەڵەف و مڕە و ئەو ناوچانە پێشڕەوەیەکی باشمان کردووە. تا ئێستا 2 دێمان کۆنتترۆل کردووە بە هاوکاری فڕۆکەکانی هاوپەیمانان کە دەورێکی باڵا و باشیان بینیوە. هێزی پێشمەرگە زۆر بە چاو نەترسانە توانیان لە ماوەی کەمتر لە 1 سەعاتە ئەو 2 گوندە کۆنتترۆل بکەن. ئەو گوندانەی ئەمڕۆ پێشمەرگە هێرشی کردە سەریان بۆم ڕێژ کراون و بەو هۆیەشەوە پێشتر لەلایەن دانیشتوانەکەیانەوە چۆڵ کراون. ئەمەش بە پێی قسەی جێگری فەرماندەی هێزەکانی پشتیوانی دووی سەر بە وەزارەتی پێشمەرگە. ئەم دێ چۆلیان کردو کاتی خۆی بەرە و حەویجە و منتیقەیە ڕۆشتون پێشەوەی کە ئەمە پرۆسەکە دەست پێکەین هەر ئەوان پیان چۆڵ کردوون خۆیان ڕۆشتون لەبەری گوندەکەیان هەمووی عبۆ ڕێژ کردووە. خەڵکی مەدەنیش لەناو عبۆ ڕێژان ناتوانێت بژی. بەس ئەوەی کە کێشەیەکی بۆ زۆر بە پێشمەرگە و تاخیرکردنین ئەبووی ڕێژێکی زۆر کراوە تەنانەت ئەمە ئێستا لەم دێ ساترێکە بە چوادۆری دێکە هەمووی عبۆ ڕێژێکی زۆر کراوە چاوەڕێکن هەندەسرە پاچی کاتەوە. لە هەمان کاتیشا دەوری هاوپەیمانان دەورێکی باشیە بوو لەگەڵ لایانی و چەند شوێنێک چەند 1-2 سیارە شاتە پێشەوە مفەخەخ ئەوانە معالەجە کراوە توانراوە تا ئێستا برینارێکمان هەبێ سەرکەوتوانە بەرنامەکە بە ڕێک و پێشی ڕۆشتووە. دیارە ئێرە گوندی سەید خەڵەفە وەکەوەی کە بینن داعش ژمارەیەکی زۆر کاتێشای ئامادە کردووە بۆی ئاراستەی هێزەکانی پێشمەرگەی بکات لە تەلوەرد، بەڵام بەهۆی چڕی بۆردومانی فڕۆکانی هاوپەیمانانەوە داعش نەیانتوانیوە کە فرای ئەوە نەکەوتون کە کاتێشەکان ئاراستەی هێزی پێشمەرگە بکەن بۆیە بە ئامادەکراوی جیان هێشتووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، ناوچەی تەلوەردی خۆراوای کەرکووک.